من میێرەبان عەلی حسێن وەکو کەسایەتێکی ناڕازی بەرامبەر ئەو وەزعانەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هاتوونەتە پێشەوە بەش بە حاڵی خۆم نەفرەت دەکەم لە ڕژێمی تورکیای داگیرکەر کە دەیەوێت سەردەمی تورکی مەغۆل بێنێتەوە سەر ئەساسی کوردستان کە بە یەکجاری داگیرکاری بکات دەستی خستۆتە ناو هەموو جومگەکانی ژیانی کەسانی ئازاد لێرە بەتایبەتی ڕۆژانە تەقینەوە دەکرێت لە شوێنەکاندا هێژەش دەکرێتە سەر لادیەکانمان هەموو لادیەکانی سووتاند و بەداخ کۆزارێکی زۆرەوە کە چەند ساڵە حکوومەتی عێراقی کە نەیتوانیوە بێت دیفاع لە خاکی کوردستان بکات یعنی گەر ئێمە سەر بە عێراقین بۆ عێراق دەنگێک ناکاوەکو کوردەکانی خۆمان کە حکوومەتی هەرێم باز دەکەم بەتایبەتی حکوومەتی هەرێم بێدەربەستە بێگوێ کەڕە لاڵە لە ئاستیەوەی کە تورکیا چەندان کیلۆمەتر لە 75 خاکی دهۆکی داگیر کردووە بەداخ پەژارێکی زۆرە و ئێستا هاتووتە ناو سلێمانیشەوە ناتوانین لە هیچ شوێنێکا بە دوو کەس کۆ بێتەوە میتی تووشی دەگاتە سەر و جۆلاکیان معقول نییە بەڕاستی یعنی نابێ هیچ تاکێکی ئەو هەرێمی کوردستانە کە خۆی بە کورد بزانێ خۆی بە مرۆڤێکی عێراقی بزانێ نابێ قبوڵی کادەوەیان بەدڵنیاییەوە بۆتە ینی بێئەدەبێکی زۆر بە ئاشکرایە کە هەجوم دەکاتە سەر کە کەسێک لە کفری و لە کەلار و لە سلێمانی و لە دەربەندی خان چالاشی دەکرێت هەجوم دەکاتە سەریان و تەقینەوە بە خەڵکی دادەنێ بەڕاست چای بە کورد هەڵنایەت یعنی ئەو چاوە هەڵنەهاتنە ئێمە دەبێت دەربەست بین لەوەی کە تورکیا وا دەکات بێمە بەرامبەر بوەستینەوە نابێ قبوڵی بکەین بە هیچ جۆرێک ئەبێ حکوومەتی هەرێم ئیجبار کەین کە عێراقیش ئیجبار بێتە بارتەقای ئەوەی کە نابێ بە هیچ جۆرێک تورکیا ئەوەندە زیاتر پەلکەشی بکاتە ناو هەرێمەوە ئەو شوێنانی کە داگیریش کردێ پێچۆڵ بکرێت بە زەبری هێزیش بێ بە ینی نێودەوڵەتیش بێ دەبێ پێچۆڵ بکرێتەوە نابێ بەڕاستی یعنی وازی لێبێن و ئاب عەرەزوو خۆی تەلاتین تێدا بکات ئەو ئەبێ خەڵکی مەدەنی لە هەموو کۆبوونەوە کۆڕ و کۆبوونەوەیەکە ناڕازی بێ بەرامبەر ئەو وەزعانە کە تۆ زەختت خستە سەر حکوومەتی هەرێم مەجبورە ینی بێتە بەر تەقای ئەوەی کە عێراق ئیجبار کات و دیفاع لە خاکی خۆمان بکەین ئێمە بە هەموو جۆرێک